بینەرانی پۆدکاستی ڕۆح لە هەر شوێنێک بن سڵاوی خواتان لەبێت. ئەمڕۆ لە پۆدکاستێکی دیکەی ڕۆحدا لەگەڵ میوانێکی دیکەی ئازیزدا لەگەڵتانین بۆ ئەوەی گفتوگۆ لەبارەی بابەتێکی دیاریکراو لەگەڵ میوانەکەماندا گفتوگویەکی خۆش ئەنجام بدەین. میوانە ئەم جارەمان زانا و مامۆستا دکتۆر سەید ئەحمەد پێنجوێنی بەرپرسی لقی یەکێتی جیهانی زانانی موسڵمان لە کوردستان لەگەڵمانە. دکتۆر ئێمە لە ماڵی ئەوەی نازانم ئێمە بەخێربێنیان پێ دڵم ئەتوو بەخێربێ بەرنامەکەمان. ئێوەش بەخێربێن و ئێوەش بەخێربێن، ئێوە خۆتان ساحێب ماڵن. زۆر سپاس، هەردووکمان بەخێربێن. مەمنونم دکتۆر. تاوان ئێمە لە ماڵی جەنابتانین زۆر دڵخۆشتر دەبووین ئەگەر ئەم دیدارەمە لە ماڵی خوا بە، بەڵام ئینشاءڵڵا بۆ جارێکی تر پێکەوە پۆدکاستێکی تر لە ماڵی خوا تۆمار دەکەین. ئێمە پۆدکاستی ئەم جارەمان تاوان سەرەتا مانگی ڕەمەزانی پیرۆزت لێ پیرۆز بێتن لە ئێوەش ئینشاءڵڵا خوا لە خێر و بەرەکەت و تاعەتی ئەم مانگەمان بێ بەش نەکات ئینشاءڵڵا. ئێمە دەمانەوێت باسی ڕۆژوو بکەین. ڕۆژوو یەکێکە لەو عیبادەتانەی کە دەینە سەری کە خوا بەخۆی دەڵێتن پاداشتەکەی لای منە. خوای گەورە دەفەرمێت بسم الله الرحمن الرحیم یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. جارێ سیام ڕۆیان ڕۆژوو چییە؟ پێشەوەی بچینە ناو وردەکاری دیکە ڕۆژوو چی ئەگەر بە سادەیی باسی ڕۆژوو بکەین؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم وبارك على سيدنا ومولانا محمد رسول الله وعلى آله وصحبه ومن اتبع هداه. بخير بين وبخير بين رز اسلام وطن هي پیروز باي ماي پیروز رمضان تن ليكم لأو لبينران بسراني خوشويس ولا همو مسلماناني قوي أمزوية. خوای گەورە ئەم بەندەی دروست کردووە کۆمەڵێ ئەرکی داوە بەسەر شانیاوە، کۆمەڵێ مافی بۆ دیاری کردووە لە بەرابەری ئەو ئەرکانە. جا بۆ ئەوەی سەرکەوتوو پێشکەوتوو بێ لە ئەرکەکانیا و شیاوی ئەوە بێ کە ئەو مافانە وەربگرێ، کۆمەڵێ دروشمی شعائری لەسەر پێویست کردووە کردێتی بە ئەرکی سەرشانی. یەکێ لەوانە نوێژە، یەکێ لەوانە ڕۆژووە، یەکێ لەوانە زەکات و سەدەقاتە، حەجی و عەمرەی ماڵی خوایە و هاکەدا بە دەوری ئەمانە کۆمەڵێ شیتر هەیە دروشمی شعائری پێڵێن. ئەمانەی فەرز کردو لەسەر ئینسان تاوەکو ئەم ئینسانە بێتە مرۆڤێکی تەمام و تاوەکو لەو چوارچەوەی کە خوا بۆی داناوە لەو چوارچەوە دەرنەچێ و سنوور نەبەزێنێ و کەسایەتی خۆی نەدۆڕێنێ و بتوانێت جێنشینێکی باش بێ و بەندەیەکی سەرکەوتوو بێ، گوێڕایەڵ بێ و بتوانێت کلیلی ئەم گەردونەی کە خوای گەورە پێبەخشیوە ئەو کلیلە زایع نەکا و ئەو هەموو ناز و نیعمەت و خەڵاتە دیار و نادیارە زانراوە و نەزانراوە کە خوای گەورە بە میهری خۆی بەخشوێتی بە مرۆڤ و خێزانی مرۆیی بەڕاستی مەردانە و ژیرانە تەعاملی لەگەڵ کا و لە دەستیان نەدا بەچی بە کوفرانی نیعمەتەکە. تاوەکو بەلای کەمەوە دوو کاری زۆر سەنگین و ڕەنگین لە یەک کاتا بکات و ئەنجامیان بدا. یەکەم ڕایەڵێکی بەهێز و بەپێز دروست بکات لە نێوان خۆی و ئاسمانە، لە نێوان خۆی و خوادا، لە نێوان خۆی و وەحی و فریشتە و جیهانی باڵادا. ئەمە پێوتێ الحەبل من الله. حەبلی دووهەم و کاری دووهەم و ڕایەڵ و پردی دووهەم ئەوەیە ئەو پرد و ڕایەڵە دروست بکات لە نێوانی خۆی و ژینگەکەیە، لە بینی خۆی و خێزانی مرۆیی بە تێگڕا، چێ ئەوەی کە مردون و پێشی خۆی و ئەوەی کە ئیساهان و ئەوەی کە لە داهاتوویە. هەرکە هەر کۆمەڵێ هەر دانەیە هەر گروپێ بێوێ سەربەرزانە و بەڕاستی بە معنای ژیان بژی ئەبێ لە یەک کاتا دەست بەم دووپەتەوە بگرێ. ڕایەڵێ لە نێوان خۆی و ئاسمان و جیهانی باڵا تاوەکو شێت و هار نەبێ و لێ نەشێوێ بەم لەولادا نەچێ و کەرت و پەرد نەبێ و ڕایەڵێک و پردێکی تیژ لە نێوان خەڵکەکانە
تا نەبنە ئافات و نەکبەت و میکرۆ بۆ یەکتری گردن یەک نەپەڕێنن ژنی یەک بێوەژن نەخەن مناڵ یەک کەتی و نەخەن و خاک و مەملەکەتی یەکتری کاول و نەکەن و وێرانی نەکەن ئەمە هەمووی لە ڕۆژوو بەڵێ جا ئەوەیەکێ لەو دروشمانە کە وای لێ کردووە ئەم مرۆڤە ساز بکە و بیکا بە مرۆڤی سەلارە مرۆڤێکی شیاو ئەم ڕۆژوەیە لەگەڵ چەند شتێکی تر پێش خۆی کە نوێژە مەسە ئیمان پێشی هەمیان سەرچاوەکە و منبعەکانە ئەم ئیمانش درەختێکە کۆمەڵی چڵوپۆپی لێ ئەبێتەوە سەرەتاکەی بە نوێژ دەست بێکا کە ئەوە 5 لە شەو ڕۆژێکە ئەرکی فەرزایە لەسەر شانی لەگەڵ کۆمەڵە سونەتیشە کە پەراوێزن بە دەوری ئەو فەرزە ئەو جا دوایی کۆمەڵە شتی تریشی کە لەوانە ئەم ڕۆژوەیە ئەو جا زەکاتە ئەو جا حەجە پێوتە پێشپایەکانی ئیسلام زۆر باشە کە خی گەورە دەفەرموێت کوتی بە عەلەیکوم کە ینی بمانە فۆڕیدا عەلەیکوم فۆڕیدەش کەواتە پێویستە بە ڕۆژوو بین بۆ پێویستە بە ڕۆژوو بین دکتۆر وەکو وتم تاوەکو بین بە مرۆڤ بۆ چونکە ئینسان کائینێک و مەخلوقێکی دووسەرەیە دوو فلیقانەیە و دوو ڕووە یەکیان کائینێکی حیوانی و مادیە وەکو هەر مادە و حیوانێکی تر واتە ئێسکە خوێنە دەمارە شادەمارە گۆشتە ئەم مابەتانەیە بەشە گرنگەکەی تریشی بەشێکی ڕۆحی دەرونیە عاتفیە کە بەهۆی ئەو بەشە دووهەمەکەەوە لیاقەتی پیا کردووە و بۆتە ئەم مرۆڤە سەلارە و کلیلی ئەم گردونەی تەسلیم کراوە و ڕێژێکی تایبەتی لێ گیراوە کە خوا ئافەرمووە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم باشە ئەم تەکریم و ڕێزێناندن و بە گەورە داناندن گەورەتر لە فریشتە لە ژنۆکە لە گیان لەبەرەکان و جۆرەکان و توخمەکانی ترکە لە فەزلیدا و بەسەر گشتیانە بەچی ئەبێمە ئیعداد بکرێ ئەگەر وانە بێ جا لەبەر ئەو بەشەی دووهەمەکە کەوە خی گەورە ئەم ئەرکانی دا و بەسەریا تا جیابێ لە ئەوانێتی کە هەر حیوانی ڕوتن یعنی یا هەر شەهوی ڕوتن هەر حیوانێت و بەهیمێتی ڕوتن بۆی ئەم جیابێ لەوان و سەرۆکی ئەوان بێ بتوانێت ئەوان تەوزیف بکە بۆ خزمەتی ژیان و ژینگە و خۆی و داهاتوەکەی ئەم شەعائیرە تەعەبودیانەی لەسەر فەرز کردووە کە بە نوێژ دەستپێیەکە بە حەج کۆتاییە پێوتە پێنجپایەکانی ئیسلام پێنجپایە کردداریەکان کە بە هەنگاو و بە هەڵوێست و بە ئاکار و بە ڕەفتار جێبەجێ ئەکردن ئەنجامەدرێن ئەگینا ئەرکی ئیسلام و شەعائیر زۆرتر لەو پێنجە بە زەمانە بناغەکانی بنەماکانی و ژێرخانەکە واتە سەرخانەکان و نوۆمەکانی تری هەمووی لەسەر ئەم پێنجپایە دامەزراوە جایەکی لەوانە لە ناوڕاستیانە لە بینی حەج و زەکات لە بینی نوێژ چییە؟ ڕۆژووە ڕۆژوو ئیتە بەو جۆرە منەظەمە مڕەتەبە جوانە کە لە شریعەتی قورئان و ئیسلامە هاتووە وەکو خی گەورە ئاماژە ئەکا لە هەموو نەوەیەکە لە هەموو نەتەوەیەکە و لە هەموو کات و ساتێکە جۆرە لە جۆرەکان ڕۆژوو هەبووە بەڵام بەم تێر و تەسەلیە بەم چڕ و پڕیە بەم ڕێک و پێکیە لە دوای قەت تەبەیەنە ڕوشد و منە الغەی دو ئەوە کە خێزانی مرۆڤەکان گەشتنە پلەی باڵغبوون و عاقڵبوون و ڕەخ و تەغبوون ینی تەواو گەیشتن و پێگەیشتن ئەو جاخوای گەورە بەم شێوە کامڵە ڕۆژی لەسەر فەرزکرد نوێژی تەواو نوێژ هەر هەبووە بەڵام بەم منەظەمێنەیە هەروها جۆرە لە جۆران حەج و زەکات و سەدەق و بەخشین هەبووە بەڵام بەم منەظەمی و مقەنەنیەنە بەڵام لەبەرەوە مرۆڤ گەیشتە دەرەجەی بلوغ و گەورە ئێتر لەوە گەورەتر عاقڵ نامی ئومەتی ئاخر زەمانە دو ئەمەتر ئاخر زەمانە میلەتی تر ئومەتێتر نایە لەبەرەوە شریعەتێکی بۆ دانا کە ئەم شریعەتە کاڵا بە پێی باڵایە دکتۆر تەمان ڕۆژوو لەسەر هەموو مسلمانان فەرزدە وەکو یەک بەڵام حکمەتەکەی لە شخصێکە و بوو شخصێک دەگۆڕێ ینی حکمەتی ڕۆژووگرتن لای دەوڵەمەندێک جیاوازی هەیە لای حکمەتەکەی لای هەژارێک ئەگەر هەندێک سادە بکەینەوە فەقیرێک بچی پێویستە بە ڕۆژوو بێت و دەوڵەمەندێک بچی پێویستە بە ڕۆژوو بێتن لەبەرەوە هەردووکە مرۆڤن و ئەم مرۆڤەوە کوتمان پێکاتوە لە دوور بەش لە دوو قوارەیەکی مادی کە لەگەڵ حیوانات و گیاندارەکان و مەخلوقانی ترە هاوبەشە امتیازێکی نییە لەسەر ئەوان بەشە ڕۆحی و بەشە نەفسی و بەشە عاتفیەکەی کە پێوتێ مرۆیی لەویا بۆ ئەوەیە زیاتر بۆ تێر و پڕکردنی و تێر و تەسەرکردنی بەشە ڕۆحی و معنەویەکەیە کە ئەوە چۆن دەوڵەمەند هەیەی پێویستە تێریکە فەقیریش هەیەی
هەردووکیان فەقیرن بۆ ڕۆژوو هەردووکیان فەقیریش و دەوڵەمەنیش هەردووکیان پێویستیان بەم ڕۆژوو هەیە و ئەم ڕۆژوە نەبێ بەڕاستی ئینسان لە تەوەر دەرەچێ و لە چوارچۆی مرۆڤایەتی و ئەو ئەرک و فەریزانەی کە لەسەر شانێتی کە پێوتێ خلافە و جێنشینی و ئەعماری سەرزەوی پێی ناکرێ ئەگەر ئەم دروشمانە جێبەجێ نەکا تەوازنەکەی تێکەچێ هاوسەنگەکەی تێکەچێ یا ئەوێ مەبادیەکی تەواو لە خشتە دەرەچێ لە تۆر دەرەچێ و ئەبێ بە شەڕ و کوشتن و بڕین و تۆقااندن و بێوژن خستن و هەتی و خستن و فرمێ بە دیاریهێنان بۆ مجتەمع یاوا یا ئەبێتە کۆمەڵە خرافات و ئەفسانە و ڕوحانی منعزی لەبێ ناتوانێت هەڵسە بە ئەرکی خلاف و ئیعماری زەوی. خۆی من ئەو پرسیارە لەسەر چه ئەساسی کردم زۆر جار ئێمە بەرجێمان دەکەوت کە باسی ڕۆژوور دەکرات دەگوت ئەخر بۆ ئەوەی هەموو مرۆڤێک هەز بە برسێتی هەژارەکان بکات بزانێتن هەژارەکان کاتێک برسی دەبن لە چ حاڵەتێکدانە کەچی خۆ ڕۆژوور لەسەر هەژارێکیش فەرزە هەر کە چۆن لەسەر دەوڵەمەندێکیش ئەوەیە بۆیە ئەو پرسیارم کردیانی کە ئەوە تەنها خاڵە بێ لە خاڵەکان ناونە زۆر لەوە چڕوپڕتر و زۆر لەوە گەورە و فراوانترە حکمەتەکانی ڕۆژوو و تا مرۆڤایەتی پێشکەوێ و علم پێشکەوێ زیاتر سوود و بەهرەکان و پێداویستەکانی مرۆڤ بە ڕۆژوو دەرەکەوێت لە زمانێکە کۆمەڵە دەرکەوتۆ ئیسە چیشتی دەرەکەوێت ئیسە علمەکە هەمووی ئیسباتیەکە کە ئەم ڕۆژۆ زۆر پێویستە بۆ بەشە مادیەکەی ئینسان ئەوە بەشە ڕۆحی معنەویەکەی بۆ هەردوو بەشەکەی پێویستە تاشکۆفەکە و گەشەکە و نەفۆتێ ئەگینە تەوازنی تێکەچێ یا ئەبێ بە حیوانێکی دڕندە تێر ناخۆ بە هیچ جۆرێ ئەوەتە هی خۆم ئەخۆم هی تۆش ئەخۆم هی خۆم بۆ خۆم هی تۆش ئەخۆم یاوای لێە کە تێر نابێ بە هیچ جۆرێ وەکو دۆزەخ وایە نەفسی ئینسان حتا تێی بخێ ئەڵێ هەل من مەزید ئەوجا ئاوی تریش ئەگە بێت و ئەو هاوسەنگیان نەگیرێ یا خەڵک وەرە ئینحراف و خرافات و ئەفسانە و گۆشەگیری ئەڕوا کە خزمەت ناکە نە بەخۆی نە بە خەڵکی تر و ئەم گردونە ئەوەدا ناکاتۆ کاولیەکە هەرێکی بە جۆرە کاولیەکەن ئەو بە مادی و بە شەڕ و شۆڕ و ئەمانە ئەویش بە خرافات و ئەفسانە و پرۆپۆچ و خۆکەراگیری و ترسنۆکی خۆی هەر لە بابەتی ئەوەی لە بابەتی تەندروستیدا ئێستا ڕۆژۆگرتن لای مسلمانەکان ناخۆی ڕۆژۆگرتن خۆی تەندروستیە بەڵام ئێستا ڕۆژوەیەکی تر هاتووە ڕۆژەیەکی لە ئەوروپا و ئەمریکا و ئەوانە کە چەند سەعاتێک خواردن لە خواردندا دەبڕێ هیچ ناخۆی ئەو ناخۆیتەوە 14 سەعاتە چوزانم 8 سەعاتە 10 سەعاتە بەبێ پلانی لە شخصێک بۆ شخصە دەگۆڕێ زۆر کەس ئێرە لە کورسانیش بینیمانە کە دەڵێن بە ڕۆژووینە بەڵام ڕۆژۆی ئیسلامەکەنە کە خۆی هەر هەمان فکر لەوێ وەرگیرەوە ینی بەس کە دێمە سەر ئەو خاڵش کە بۆچی کەساتیمان ئەوەندە لاوازەیەمە شەرم دەکەین ئەمە کە کەسێک بە ڕۆژوت بڵێم بە ڕۆژوینە بەڵام با من هەر لەسەر ئەو حەدیثە لەسەر ئەو ئاتە بوەستم کە خی گەورە دەفەرمێت لەعلەکم تەتەقون جارێت تەقوا چییە و چۆن بە ڕۆژوو بە تەقوا دەبین لە ڕاستیە نەک ڕۆژوو بە تەنها بەڵکو سەرجەم دروشمە عیبادیەکان کە نوێژە و جۆرەکانیەتی ڕۆژوو جۆرەکانێتی بەخشین و جۆرەکان و حەج و عەمرەوانە هەمووی کۆکەرەوە هەمووی بۆ دروستکردنی هێزێکە لە هەناوی مرۆڤدا لە ناخ و ویژدانی ئەم مرۆڤەدا باشە هێزێ دروستکە پێوتە مەلەکە پێوتە خولوقی تەقوا تەقواکە هەمیشە چۆن ئێسکەکانی خوێنەکانی سێڵەکانی لەگەڵیەتی لێ ژیانابێتەوە ئەو خولوقی تەقوا ئەو مەلەکەی تەقوا ئەوە لەگەڵێتی ئەی تەخوایانی چی تەخوا لە ویقایەوە هاتووە یعنی خۆت بپارێزی بەهۆی ئەم نوێژەوە بەهۆی ئەم ڕۆژۆ بەهۆی ئەم حەج و زەکات و بەخشیر و ئەمانە لە چی لە هەر شتێکە خوا پێی ناخۆشە و خوات و ڕەکە و لە هەر شتێکە بۆ خۆت و خێزانت و ژیان و ژینگە و دنیا و قیامەتت خراپە خۆپارێزی نەک بەس خواردن بەڵێ خۆپارێزی لە ئەسڵە ئەمە فەلسفەی نەک ڕۆژوو هەموو عیبادەتەکان فەلسفەی عبودێت تەخوایە لە هەر شتێکە خوا پێ ناخۆشە خۆت پارێزی خوای گەورە چی پێ ناخۆشە هەر شتێ بۆ تۆ خراپ بێ بۆ قەبرت بۆ قیامەتت بۆ تاکت بۆ خێزانت بۆ کۆمەڵت بۆ خۆت بۆ خەیری خۆت بۆ هەرچی لەم بوارە خراپ بێ ئیتر ئەوە ئەبێت تۆ خۆتی لێ پارێزی کابێ مەسەلە برسێکردن و تینوکردن نییە خۆ برسێکردن و خۆتینوکردن جۆری زۆرە و ئاسانیشە وەڵام ئەوە خۆی ناتیجی بەرووبوومی ڕۆژوگرتنە
کەسێکە بە ڕۆژۆ بێت جگەلەوە بۆ خوایەکە بەندایەتی ئەنجامەدا و ئەو گرێبەسە لە نێوان خۆی خوایە مۆری کردووە کە ئەڵێ سەمیعنا و ئەطعنا ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین ئەمە جێبەجێکردنی ئەو گرێبەستەیە ئەفەرمێ خوایە تۆ خوا بە منیش عەبدە بم تۆ بفەرمێ خەلەقت و منیش ئەفەرمێ ئەطعت باشە من ئەڵێم سەمیعت و ئەطعت تۆ بفەرمێ ئەمەرت و نەهەیت و منیش لەسەر زەویە ئەڵێم یا ڕەبەنا سەمیعت و ئەطعت ئەو گرێبەستەیە جا لە ئەنجامی ئەم گرێبەستە کۆمەڵە دەستکەوتە دەسەکەوێ یەکێ لەوانە سیحەت و باشە بێ یەکێ لەوانە دڵی خۆشە بێ یەکێ لەوانە دڵی خەڵک خۆشەکەی یەکێ لەوانە گەنجە بیتەوە لاوە بیتەوە لە هەمووی گرنگتر ئەوەیە ڕزگارە بێ ڕزگارە بی لەو شتانەی کە 11 مانگە تۆ ئەکا بە کۆیلە تۆ ئەچەوسێنێتەوە تۆ ڕسوا ئەکا تۆ ئەکا بە گەمژە دەکا ینی بەڕاستی کەودەن دەکا بێخێت دەکا وا لێەکە فێری ئەنەبی فێری نەفسی نەفسیبی ئیسوای لێەکە ئەڵێ ئومەتی جا ئەو خەڵکە لەو دووە دەرناچێ خێزانی مرۆیی بڕێکی لە قائیمەی نەفسیە ئەژی و ئەنە وەکو شەیتان بڕێکی تریشی لە خێر الناسی من ينفع الناس ئەو ئەنفعهم للناس وەکو پێغەمبەری خۆشەویست لە ساحەی مەحشەرا لەو ڕۆژە زۆر سەختانە ئەوانەوە حتا پێغەمبەرەکانی ئەڵێ نەفسی بەڵام خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ یا ڕەبی ئومەتی یا ڕەبی ئومەتی ئەسڵەن ڕۆژوو و حەج و زەکات و عومرە و دین بە تێگڕا بە دیار و نادیاریەوە بۆ ئەوەیە کە ئومەتی دروستکە واتە تۆ کەسێبی بژی بۆ خۆت تا خۆ حەزەکە فول بۆ خۆت بژی بەڵام لە هەمان کاتا لە چاویشی لە خێزان و لە ژن و لە مناڵ و لە گەڕەکی لە دراوسێ لە دایکت لە باوکت لە کوڕ لە کچت بەڵکو لە خێزانی مرۆی لەو پەڕی دنیا لەو مەغدورە لەو مەزڵومە لەوەی کە سەرمایەتی لەوە کە غەریبە لەوە کە برسێتی وەکو ئەوەی کە لە ئیسرائیل ئەیکا بە مسلمانەکانی فەلەستین و شوێنەکانی تر وەکو ئەو تاغوت و ملهوڕ و زلهێزانە تێرنەخۆرانە ئیکەن بە چەوساوەکان لەگەڵ ئەمانە بۆ ئەمانە بژی ئەمە فەلسفەی عیبادەت بە تێکڕا ئەمەیە ڕۆژوو لەسەری هەمویان وەیە وفعلا ئەگەر ئینسان ئەم ڕۆژوە نەگری ئەم دروشمە عیبادیانە ئەنجام نەدا عانێکە زانێ بە کۆیلە بۆ کۆیلە وەختە ئیمپراتۆر ئەو کەسە پاشایە ئاغایە مەلیکە شاخی هەیە باخی هەیە کاکی خۆم گردی هەیە تێگەی لەگەڵ ئەوەشا بۆ بە کۆیلە بەخۆی نازانێ چیتر ڕزگارێکە لەم کۆیلایەتی مەسەن جگەرە کێشە بۆ نمونە ئایا جگەرە ئینسانەکە بە کۆیلەیان نە بەداچاومانەوە فعلا يعني ئەوەی کە جگەرە ئیکا بە خەڵک و ئەیانکە بە کۆیلە وفعلا ئەو پیاوە گەورە بچووکە کاتەوە وای لەکە ئەگە هینی پێ نەبوو داوای ئاونان نەکە داوای جگەر لە خەڵکە باش ئەنجا ناتوانێت تەرکیکە ئەی باشە ئەی عراق ئەی قمار ئەی تلیاک و مخەدیرات یەت لەمانە ڕزگار دەکە یەف دەورەیەکە بۆ ئەکاتەوە ئەمجا ئەم دەورە فەقیر هەژار کاکە خۆ نێر مێ کچ کوڕ دیار نادیار ڕەش سپی هەمووی لە یەک قاڵب ئەدا هەمووی ئەکاتە بە مرۆڤ و ڕزگاریەکە ئەسەن فەلسفەی دین ڕزگارکردنی مرۆڤە لە هەر شتێک کە مرۆڤ کەمەکات و مرۆڤ کاڵەکاتەوە و مرۆڤ بێبەها ئەکا و مرۆڤ بچووکە کاتەوە خۆشەویستمان فەرمودەیەکی هەیە بە واضحی ئەمە ئەگەیەنێ کە ئەفەرمێن تەعیسە عەبد الدینار تەعیسە عەبد الدرهم تەعیسە عەبد القەتیفە یعنی ئەی عەمری نەمێنێ ئەو کەسە عەمری دینارە کە زێڕە درهەمەکە ئەو عملەکانی ترە و عەمری نەمێنێ ئەو کەسێکەوە شەیدا و تامەزۆر یا بەندەی کەلوپەل و جلوبەرگ و وەینباخ و ئەو مۆدیلەتانەیە ئەتە هەیە هی قەنەفەیە هی خانووە هی مۆدیلە هی سیارەیە ئەمانە هەمووی کۆمەڵەشێکن مرۆڤەکەن بە بەندە بۆیە لە کەوتە سوا سیارە ئەبێ بڵێ بسم الله الرحمن الرحيم سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون كأنه سوار تابوتێکە بی و بۆ گۆڕستانت دەبن ئابۆ ڕۆح ئەگەروان نەبی ئەبی بە قارون ئەبی بە فیرعون ئەبی بە هامان ئەبی بە نەورود یا ئەبی بە سامری یا ئەبێ بە شێخێک و دەست پانکەیت خەڵک ماچیکە و حایحاو بە دۆراکەن و لە جێگەی پێغەمبەر و خوا دادنێن ئینسان ئاوا ئەم عیبادەتانە بۆ ئەو هاتووە تەهذیبی ئینسان کە ئەوەیە لەعەلەکم تەتەقون دکتۆر کە باسی تەقوا دەکرد تەمان لە باسی کویلاتی دەکرد شتێکم بیرکەوتەوە کەمە پێش بەرنامەکەش باسمان ینی گفتوگومان لەسەری کرد ئەوەی کە هەرچەندام نەبوو دواتر بێمە سەری بەسکە بابەتەکە بۆ
خی گەورە دەفەرمێت ئینە سەڵاتە تەنها عن الفحشاء والمنکر کەواتە نوێژ لە فاحیشە و لە گوناحەکان دوورمان دەکات. ئەگەر نوێژێکمان کرد و ئێمە بەردەوام بووی لەسەر گوناحەکەواتە نوێژەکەمان بە جوانی نەکردووە، بە ڕۆژۆش بە هەمان شێوە. کەواتە ئێمە خەڵکانێکی زۆرمان هەیە لە ژیانی ئاساییدا کویلەن، هەروەکو جەنابتان باسیەکان کرد. کویلەی زۆر شتن هەیە، کویلاتی کەوتوتە ژێر کاریگەری ئەو شتە، دەکرێت سوشیال میدیا بێت، دەکرێتن خۆگەورەی بێت، دەکرێت جگەرەیەک بێت، دەکرێت هەر شتێکی تر بێتن. و ئەو کەسە کە دەبینین لە ژیانی ئاساییدا نوێژ دەکات، ڕۆژوو دەگرێت، یعنی فەریضەکان هەمووی دەیکات، بەڵام ئەم فەریزانە هەرگیز نەبوونەتە هۆکاری ئەوەی کە ئەم کەسە لەژێر ئەو کویلاتە دەربێتن. کاتی بەشی یەکەمی پۆدکاستەکەمان تەواو بوو. پێم خۆشە لە بەشی دووەمی پۆدکاستەکەمان وەڵامی ئەم پرسیارەمان بدەیتەوە. بینەرانی خۆشەویست، بەشی یەکەمی پۆدکاستەکەمان کوتایی پێهات، لە بەشی دووەمدا بینەرمان بن و ئینشاءڵڵا وەڵامی ئەم پرسیارە لە مامۆستا وەردەگرین.